ڕاگەیەندراوێکی وەزارەتی ئەوقافی هەرێم نیگەرانی مامۆستایانی ئاینی خۆبەخشی لێکەوتوتەوە لە کاتێکدا ئەوان چاوەڕوانی دامەزراندن و گرێبەست بوون وەزیر پێی ڕاگەیاندون مینحەیەکیان پێدەدات بەشێک لە مامۆستایانی ئاینی خۆبەخش دەڵێن ڕەنگە ئەوەش بۆ بانگەشەی هەڵبژاردن بێت. هەست ئەەکەم وەزارەتی ئەوقاف کە ئەزانێ ئێمە ناتوانین لە بەرۆی دینەکەمان ئەمرمان پێکە کە بایکۆتی ئیشەکانمان نەکەین وا هەست ئەەکەم وەزارەتی ئەوقاف ئەمە بە دەرفەتێ بزانێ بۆ کار و پیشەکانی خۆی کە نەیە بەدەم مامۆسایانی ئاینیەوە لە ڕاستیە ئێستا من خۆم لە 2014 بۆ 15ەوە دەستم کردووە بە کاری وتاردان لە دێهاتەکانی دەروی شار هەوڵمان داوە زیاتر دینەکەی ڕەب العالەمین بڵاو بکەینەوە و زیاتر ئەو پەیام و ئەو شەریعەتە پاکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەناو خەڵکا جێگیر بکەین. لە ساڵی 2007ەوە کە بە ئەمری وەزیر ئێمە ئەمری وەزاریمان بۆ دەرکراوە هەوڵ ئەدەین کە خزمەت بکەین. لە ساڵی 2007ەوە کە زۆرینەی مامۆسایان زیاد لە 10 ساڵە خۆبەخشانە خۆنەویستانە بەبێ گوێدانە کات و ساتەکان بەبێ گوێدانە ئەوەی کە شەوە ڕۆژە هیلاکم ئیسراحەتم بەبێ ئەوەی کە ئەمانە بپرسنەوە خزمەتمان کردووە. لە ڕاستیە فرسەتێکیش بۆ هەر کامێکمان هاتبێتە پێشەوە بۆ خزمەتی زیادکردنی کۆمەلگا ئێمە ئەو مامۆسایانە بووین کە خۆبەخشانە ئەم کارەمان کردو. لە وەڵامی وەزارەتی ئەوقافدا مامۆستایانی ئاینی خۆبەخش ڕاگەیەندراوێکیان بڵاو کردوێتەوە دەڵێن ئەو مینحەی وەزارەت ڕەت دەکەینەوە و داوای دامەزراندنی هەمیشەیی یالانی کەم گرێبەست دەکەین. دەشتێن وەزیر و وەزارەتەکەی دەزانن مامۆستایانی ئاینی ناتوانن دەستبەرداری مزگەوت و میحرابەکان بن چەندین ساڵە داواکاریەکانیان جێبەجێ ناکرێت. بەداخەوە ئەوەی کە لەم چەند شەوانەی ڕابردووە لە سۆشیال میدیاوە بڵاو کرایەوە دیاریکردنی بڕێک لە مینحەیەکە بۆ ئەو مامۆسایانەیش بە ڕێژەیەکی کەم بۆ هەندێکیان. وەزارەت لە ماوەی ڕابردووە چەند داوایەکی لە مامۆسایان کردووانی کە خۆبەخشن بە ئەنجامدانی تاقیکردنەوەی خۆبەخشی بە دەستخۆشییان لەکەین. ئێمەش بەدەمی چوون و ئەلحەمدولیلا ئەوەی بەپێی توانای خۆی ئەو مامۆسایانە دەرچوو هەیان بۆ دەرچووە هەم بۆ دەرنەچووە. پاشان داوای تر کراوە لە هاوتاکردنی شەهادە بەگوێیان کراوە لە هێنانی بۆ نمونە بڕوانامە ئەوانی کە بڕوانامیان هەبوو بەگوێیان کراوە. ئێستا داواکاری ئەم مامۆسایانە ئەوەیە چیتر ئەم مامۆسایانە لەو بارگرانیە با ڕزگاریان ببێ چونکە هەر یەکێک لەم مامۆسایانە بۆ خۆی کۆمەڵێک گیرگرفتی هەیە کێشەی ژیانی هەیە ماڵ و منداڵی هەیە یعنی ژیانیش خۆتان ئەزان بەم قورسیەیە ناکرێ ینی ئەم مامۆسایانە هەر بەم شێوەیە بڕۆ. لەم کابینی حکومەتە 38,000 مامۆسای قوتابخانەکان کراون. ئەگەر ئێمە مقارنەیەکەین لەگەڵ ئەوانە ژیانی مامۆسا دەوامەکەی 5 فەرزەیە لە مزگەوتە بەدەمی خەڵکەوە زیاتر بوونە. بەڵێ لایانی ئەوان فێرکردنە مامۆسانی مزگەوتیش ئەگەر زیاتر بواریان بۆ بەرەخسێت لایانی ئەوانیش فێرکردنی ڕۆڵەکانی ئەم وڵاتەیە لەلایانی خوێندەواری و شەرع و دین و ئەخلاق و ئاداب و ڕۆشتە و بەها بەرزەکانەوە. نزیکەی 2000 مامۆستای ئاینی خۆبەخش لە هەرێم لە مزگەوتەکان پێشنێژ و وتارخوێنن. ئەوان دەڵێن سەرۆکی حکوومەت و وەزارەتی ئەوقاف پابەندی بەڵێنەکان نەبوون کە بڕیار بوو لە دوای وانە بێژان ئەوانیش بکرێن بە گرێبەست. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.